بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای نۆمانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لایەنەکانی ناو چوارچەوەی هەماهەنگی توانیان لەسەر محەممەد شیع سوودانی وەک کاندیدی سەرۆک وەزیران ڕێک بکەون بەڵام تاوکوێستا لایەنە کوردیەکان پارتیویچێتی لەسەر پۆستی سەرۆکۆمار ڕێک نەکەوتون لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایا کاندیدی دەستنیشانکراو بۆ سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی دەتوانێت حکوومەتی نوێی عێراق پێک بێنێ و بربەستەکانی بەردەمی چین و ئایا بژاردەکانی بەردەم پارتیویچێتیش بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق چین لەگەڵ هەرێک لە بەڕێزان یاسین عەزیز شارەزای کاروباری عێراق هەروە دکتۆر سەنگەر سەید قادر لێکۆڵەر لە سیاسەت و پەیوەندی نێودەوڵەتیەکان قسە لەسەر پرسە دەکەین. فەرموون بابەیەکەوە پرۆفایلی کاندیدی دەستنیشانکراوی چوارچێوەی هەماهەنگی بۆ پۆستی سەرۆک وەزیران ببینین. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا یاسین ئەگەر سەرتا لە جەنابتانەوە دەست پێ بکەین بەخێر بێن دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەبارەی ئەو کاندیدەی کە دەستنیشان کراوە لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە بۆچی بازەکە لە سەرشانی ئەو نیشتەوە و کەسایەتی محەممەد شیع سوودانی کەسایەتێکی چۆنە؟ بەناوی خوای گەورەی میهرەبان زۆر سوپاس کاک حەچیم سڵاو لە جەنابتان و تەواوی ستافی بەرنامەکە و تەواوی بینەرەکانتان. دیارە چوارچێوەی هەماهەنگی پاش دەست لە کارکێشانەوەی ئەندام پەرلەمانەکانی تەیاری سەدری و هەروها دوورکردنەوەی تەیاری سەدری لە پرۆسەی سیاسی عێراق کەوتنە ژێر فشار کە دەبوایە بە زووترین کات لە نێو خۆڕێک کەون و کاندیدێک بۆ سەرۆکی وەزیرانی داهاتوو بپاڵێنن و هەڵبژێرن و هەروها دەست بە گفتوگۆ وتوبێژی ڕاستەوخۆ بکەن لەگە لایەنەکانی ئەو لایەنانەی کە پێشتر هاوپەیمان بوون لەگەڵ سەدر و ئێستا لە یەک ترازان. بۆیە دیارە جیاوازی و بۆچوونی جیاجیا هەبوو لە ناو چوارچێوەی هەماهەنگی کەوای کرد ئەو چوارچێوە بە ئاسانی و بەزووی نەگاتە ڕێککەوتن لە دیاریکردنی کەسایەتێک بۆ سەرۆک وەزیران ئەو پێشنیاری بکەن بۆ ئەوەی سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق بی. دیارە لەم دواییە کێشەکان زیاتر قوڵبوونەوە بە بڵاوبوونەوەی ئەو تۆمارە دەنجیانەی نوری مالیکی کە دیسان فشارێکی تازە و تەواوی دروست کرد لەسەر چوارچێوە و لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی کە دیسان فشارەکەی زیاتر کرد ئەوە بوو کە چۆن بتوانن هاوسەنجێک بپارێزن لە نێوان با بڵێن ئینکارکردنی ئەو تۆمارە دەنجیانە و هەروە کەسایەتێکی وابین لە پێشکە کە بتوانرێ شەقامی عێراقی و هەروها لایەنی سەدری و شەخصی موقتەدا سەدر لێ ڕازی بێ. بۆیە ئەو هاوچێشەیەکی ئاسان نەبوو لە کاتێک ئەمە دەزانی کە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی هەمویان کۆگنی لەسەر هەموو بابەتەکان بەڵام ئەوەی کۆچی کردنەوە کە ئەوانە لایەنی دۆڕاوی هەڵبژاردنەکان بوون و هەروها لایەنی لاوازی نێوشیعەکان بوون بەبوونی موقتەدە سەدر. بۆیە هەڵبژاردننی کەسایەتی سوودانی وەکو کەسایەتێک با بڵێن لە پلەی دووەم یان لە ڕێزی دووەمی سەرکردایەتی ئەو هەمەنجە وەکو هەنگاوێک دێکە خەڵکێک پێی ڕازیبی و هەروە موقتەدە سەدر ڕازیبی هەرچەندە من بە ڕای تایبەتی خۆم زۆر زەحمەتەکە
مقتدای سەدر یان تەیاری سەدری یان زۆربەی لایەنەکان تر و حتا شەقامی عێراقیش بە هەڵبژاردننی کەسێک وەکو سێبەرێکی نووری مالیچیەکە محەممەد شەیع سوودانی و لە حزبی داوای بووە و ڕاستە ئێستا کوتلەیەکی جودای هەیە بەناوی فوراتین بەڵام هەر لەسەر حزبی داوە و لەسەر مالیشی حساب دەکرێت. باشە بەس هۆکاری چی بوو کە بەس ئەو توانی بڵێن دەستنیشان بکرێ وکو کاندیدی سەرۆکوەزیران ئەی مالیکی و چەند کەسێکی ترش خواستیوایان نەبوو ببن بە کاندیدی سەرۆکوەزیران؟ ناڵێم پاش ئەوەی کە فشارێکی تەواو دروست بوو لەسەر چوارچەوەی هەمانجی بە تایبەتی لەسەر ئەوانەی ئەوەی کە لە لای مقتەدە سەدر یعنی کە باسمان کرد پاش ئەو جمعە ئەو خۆپشاندانە ملیۆنەی کە لە ڕۆژی جمعی پێش دوو جمعە پێش تا ئەنجامیدا وای کرد کە لایەنی چوارچەوەی هەمانجی دیسان پێداچوونەوە بە هەڵوێستەکانیان بکەن بۆ ئەوەی بتوانن کەسێک هەڵبژێرن کەسێک وا زۆر زەق نەبی لە پلەی یەکەم نەبی لە ئاستی یەکەمی سەرکردایەتی لایەنەکانی چوارچێوەی هەمانجی نەبن بەڵام سوودانی پێیان وا بوو کە سوودانی لە بۆی هەندێک سیفاتی تێدا یەک لەوانە کابرایەک بووە هەر لە ناو عێراق بووە و کابرایەک بووە لە خێزانێکی کە قوربانیان زۆر بووە باوکی و پێنج لە ئەندامی خێزانەکەی لەلایەن ڕژێمی بەعسی پێشوو لە سێدارە درایە هەروەها کابرایەکە تا ڕادەیەکیش زۆر هاتوچەی دەرەوەی عێراقی نەکردێ و دەتوانن بڵێن دەتوانی لەگەر شەقامی عێراقی نەوە گفتوگۆ و تەفاهمێک بکە بەڵام ناڵێم لەگەر ئەوانەش جارێ ئێستاش دیار نییە یان هێشتا زووە ئەمە کە قەراری ئەوەی بدەین کە ئەو هەڵبژارنە یان ئەو دیاریکردنەی محەممەد شەیع سوودانی دیاریکردنەی تەواو دەتوانرێت سەرکەوتوبی. باشە بەس وەکو جگەلەوەی کە کاندیدی چوارچەوەی هەماهەنگیە ئەی ئەوەندەی کە بەڕێز داگەداربی کاردانەوەی سەدیرەکان چۆن وەرچەندەوان لە پەرلەمان کشاونەتەوە ئەوە سونەکان وەلایەنە کوردیەکان کاردانەوەیان چۆن بوو بەرامبەر ئەو کاندیدەی چوارچەوەی هەماهەنگی؟ تا ئێستا یەک کاردانەوە هەبووە کە محەممەد ساڵح العێراقی هەیە کە بە وەزیری کابراایکی نەناسراوە بەڵام بە وەزیری مقتەدە سەدر حساب دەکرێت ئەمن تویتەکەم دیت کابراایکی سوودانی دانابوو تەوقەی لەگەر سێبەرەکەی خۆی دەکرد نووسی بووی سوودانی تەوقە لەگەڵ سێبەرەکەی خۆی دەکا لەو تویتێکە ئەوەش پێم وایە کە ئاماژەکە بەوەی کە مقتەدە سەدر یان ڕەوتی سەدر کەسایەتی سوودانی ڕەت دەکەنەوە پێم وایە هۆکاری سەرەکی ڕەتکردنەوەی ئەو کەسایەتی ئەوەیە کە سێبەری مالیشیە و پاڵێوراوی مالیشیە بۆ ئەو پۆستە. باشە بەس بە چ بەڵگەیەک کە سێبەری مالکی و پاڵێوراوی ئەوە خۆ لە حزبی مالکی جیابۆتەوە ئێستا حیزبێکی نوێ هەیە وایە سێ پەرلەمانتاری هەیە ئێستا لە پەرلەمانی عێراق پێشتر خۆی وەزیر بووە و بەڵێ خۆی هەر مالیکی ئەو کابرای هینا پێش کاک حەچیم جان ڕاستە کە جودا بووە ئەوە وەکو پێم وایە سیاسەتێکی حزب داوە بوو کە لەلایەن شەقامی عێراقی حزب داوە زۆر ڕەت کرایەوە وەکو سیاسەتێکی ئەو حیزبە بۆ چەند باڵ ئەوە جودا بوونەوە هەر لە ناو عێراق یەک لەوانە ئەو برادەریان کە محەممەد شەیع سوودانیەوە بۆ تاکە شەخص کە بۆ خۆی دەرچوو لاوێ بەڵام لە کاتی دەست لە کارکێشانەوەی ئەندامەکانی پەرلەمانی کوتلەی سەدری دیارە ئەو کابرایە دویتکەی بۆ بەسەرکەتن وەکو ئافرەت و وەکو کۆتا بەسەرکەتن بەڵام وەکو ئەوەی کە باز دەکراوە هەروە ئەو ناوانەی کە باز دەکران لە نێو چوارچەوەی هەمانجی دیارە هەر لایەنێک لە ناو لایەنی هەمانجی خەڵکی خۆی هەبوو مەسەلەن ئەوەی نەسر حەیدەر عەبادیان ئەوە کردبوو هادی عامری یامری عەمار حەکیم و ئەوانەی لەگەر عەمار حەکیم نزیکن عەبدولحوسێن عەبتانیان پاڵێو کردبوو دەوڵەتی یاسا و مالیکی محەممەد شەیع سوودانیان دانا ئەوەش وەکو باسمان کرد ئەوەش مانای ئەوەیە کە ئەو برادەرە پاڵێوراوی خودی مالیکی و خودی دەوڵەتی یاسایە و وەکو جێگرەوەی مالیکی دەبێت لا سەرۆکایەتی وەزیران. بەڵێ بەڵێ وەکو لەمپەرەکانی بەردەمی چەندە دەبێت سەرەتا سەرۆکۆمار دیاری بکرێ اینجا کاندیدەکە بە فەرمی دەبێتە کاندیدی ڕاستپێردراو بەم زوانە دیارە پەرلەمانی عێراق کۆبێتەوە و لەمپەرەکانی بەردەمی قورسەنی یاخود سەرکەوتوو دەبێت لە پێکێنانی حکوومەت. کاک حەچیم قەرارە بەیانی چوارچێوەی هەمانجی ناوی محەممەد شەیع
سوودانی بە فەرمی پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانکە بۆ دانانی ڕۆژێک یان دانیشتنێک یان مێژووەک بۆ بەروارێک لە بۆ دانیشتنی پەرلەمان بۆ ناساندنی. دیارە پێش ئەوەی کە پاڵێوراوی سەرۆک وەزیران پێشکەش بکرێ یان بناساندرێ پێویستە سەرۆکی کۆمار هەڵبژێردرێ، چونکە سەرۆک کۆمار ئەو کەسایەتی ڕادەسپێری لە بۆ ئەوەی کە ببتە سەرۆک وەزیران و پێکهێنانی حکوومەت لە ماوەی 30 ڕۆژدا. دیارە ئەگەر بەیانی سەرۆکایەتی پەرلەمان ئەکە پێم وانە ینی باز لە ڕۆژی پێنجشەمە دەکرێت، پێم وایە ڕۆژی پێنجشەمە هێشتا زووە بۆ ئەوەی فرسەتێشتر بدرێت بە یەکێتی و پارتی کە دیسان هیچ هیوایەکم نییە کە لەو چەند ڕۆژەی پێک بێن، بەڵام پێم وایە سبەی بە دیار دەکەوی ئەگەر ڕۆژێک دیاری کرا بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار لە نێو پەرلەمانی عێراق ئەوە دیارە یەکێتی و پارتی ئەگەر لەو 24 سعات یان 48 ساعتی ئەگەر نەگەنە ڕێککەوتن ئەوە دەبێ بە دوو پاڵێوراو بستنە ئەو دانیشتنەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار. بەڵێ ئەی لەمپەرەکانی بەردەمی چین وەکو کاندیدی ئەو کاندیدە زیشان کراوە محەممەد شیع سوودانی لەمپەرەکانی بەردەمی چین پێ وایە قورسن ئەو لەمپەرانەی کە لە بەردەمی ئیدان بۆ پێکهێنانی حکوومەت؟ پێم وایە کە ئەو کابرا سەرکەوتو نابی لە پێکهێنانی حکوومەت لەمپەرە هەرە بەهێزەکەی ئەوەیە کە سەر بە مالیچیە و دڵنیام کە مقتەدە سەدر ڕەتی دەکاتەوە. ئەگەر مقتەدە سەدرش ڕەتی کردەوە بۆ ماوەی ئەگەر ڕاست پێدراش بۆ پێکهێنانی حکوومەت ئەو پێم وایە لەو 30 ڕۆژەی خۆپیشاندانی زۆر گەورە ئەنجام دەدرێ و ئەو کەسایەتی ڕەت دەکرێتەوە. باڵێ ئەی وەکو پارتی یەکێتی هۆکاری چێک تاکوێ ساوان نەگەیشتونەتە ڕێکەوتن وایە لایەنەکان چاوەڕێی پارتیویشی دیەکەن لایەنەکانی شعب تاوکەوان دەگەن ڕێکەوتنی یاخود چی ڕوودەدات کە تاکو ئێستا پارتیویشتی ڕێک نەکەوتون؟ دیارە چوارچێوەی هەماجی تا ئێستا بەهانەی یەکێتی و پارتیان هەبوو تا خۆیان گەیشتنە ئەوەی کە کەسایەتێک داری بکەن بۆ سەرۆکایەتی حکوومەت کە ئەو بەهانەیە نەما کە ئەو خاڵە لەلایەوان چارەسەر کرا ئەو پێم وانە زیاتر لەبەر فشاری شەقام و فشاری نێوخۆی وڵات و ئەو داخراوە سیاسەی کە ئێستا لە عێراق هەیە پێم وانە کە زیاتر چوارچێوە هەماجی چاوەڕێکەکەن پێم وایە چەند ڕۆژێکی کەم فرسەت بە یەکێتی و پارتی دەدەن کە ڕێک بکەون. ئەگەر ڕێک نەکەون دیارە ئەوە دانیشتنی پەرلەمان دەکرێ و ئەو دەچە بە تاقا خۆپاڵێوراوی تاقا بەسەلەن پاڵێوراوی بۆ ئەو پۆستە کە پاڵێوراوی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبی یان بە دوو پاڵێوراو دەچن. بەڵام دڵنیام کە پارتی دیموکراتی کوردستان دەزانی ئەگەر بە دوو پاڵێوراو بستنە ناو دانیشتنی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەوە پاڵێوراوی یەکێتی نیشتیمانی کوردستان سەر دەکەوێت چونکە چوارچێوەی هەماجی کە گەورەترین ئێستا کوتلەی پەرلەمانین لە عێراق ئەوان بە ئاشکرا دەڵێن کە ئەوان دەنگ دەدەن بە پاڵێوراوی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ بەس وەکو چاوەڕێکنی پارتیویەتی پێ وایە گەر هەفتەی داهات و پەرلەمان دانیشتەکەی دیاری بکرێت چاوەڕێوە ناکەن پارتیویەتی ڕێک بکەون لایەنە شیعەکان؟ پێم وانە زیاتر کاتیانە بێرەکو هەروەکو باسم کرد کاک حەچیم بۆ خۆیان زیاتر لە مانجێکە نەیانتوانیوە تا کەسایەتێک دیاری بکەن بۆ پۆستی سەرۆکی حکوومەتی داهاتوو. ئێستا کە توانیان دیاری بکەن ئەم پێم وانە زیاتر فشار ئەوە بکەن و بە تایبەتی کە ئەو تۆمارە دەنجانە هەتا ئێستا ئەوانەی مالیشی هەتا ئێستا هەر کاریگەری و ئەوەی خۆی هەر هەیە و کاردانەوەی خۆی هەیە بۆیە دانەوەی لەو قۆناغە تێپەڕن بگەنە قۆناغێکی تر لە پرۆسەی سیاسی عێراق و بڵێن کە ئەمە توانیمان لەو داخراویەی هەیە لەو بنبەستەی کە هەیە لە پرۆسەی سیاسی عێراق قۆناغێک کە بچینە پێش و سەرۆک کۆمار هەڵبژێرین و سەرۆکی وەزیرانی داهاتوو سەرۆکی حکوومەتی داهاتوو دەستنیشان بکەین. بۆیە من پێم وانە وەکو باسم کرد چەند ڕۆژێکی کەم زیاتر هەڵ بدەن یا فرسەت بدەن بە هەردوو حیزبی کوردی. ئەگەری بەهێزێ لە چییە بۆ کاندیدی سەرۆک کۆمار پێت وایە دەگەن بە ڕێکەوتن یاخود تەر ئەوەی 2018 دووبارە دەبێتەوە؟ تا ئێستا و هەمن هەر لە زوو گوتم کە زۆر بە دووری دەبینم ینی ئەمن هەر لە پاش هەڵبژاردنەکان و لە باسووی پرۆسی هەڵبژاردنیان دیاریکردنی پاڵێوراوێکی کورد بۆ سەرۆکایەتی کۆمار ئەمن گوتم دڵنیامە کە یەکێتی پارتی
پێک نایەن و ڕێک ناکەون و لاوااسترین و یان خراپترین پاڵێن سینناریۆ بەوەیە کە بە دوو پاڵێوراو بچن. ئێستا کە شانسی یەکێتی زیاترە ئەم پێم وایە پارتی ئەگەر تەنازول نەکا یان دان بەوەی نەنێ بەرامبەر طبعاً هەندێک دەستکەوتی سیاسی دیارە سیاست وایە بەرامبەر هەندێک دەستکەوتی سیاسی تەنازولات دەکرێ و نەرم نیشان دەدرێ بەڵام تا ئەمڕۆ تا ئەو کاتێ ئێستا ئێمە قسەی لێ دەکەین هیچ هیوایەک و ئاسۆیەک نییە کە یەکێتی و پارتی بەرەو ڕێککەوتن بچن لە مەسەلەی پۆستی سەرۆکایەتی کۆمەر. باشە بەس هۆکاری ڕێک نەکەوتنەکە چییە؟ بۆچی لایەنە شیعەکان سەرڕای ناکۆکیان توانیان کەسێک دەستنیشان بکەن بەڵام پارتی یەکێتی هۆکارە سەرێکێکە چیە کە ناگەن بەڕێکەوتن چونکە لەماوە ڕابردوو کۆبوونەوە بووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە نێوان سەرۆکی پارتی یەکێتی کۆبوونەوە هەبووە. هۆکاری نێگەیشتن بەڕێکەوتن بۆچی دەگەڕێتەوە؟ دیاری هۆکارەکە کاک حەچیمجان هۆکارەکە تا ئێستا بوونی خودی بەڕێز دکتۆر بەرهەمە وەکو پاڵێوراوی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو پۆستە. دیارە خودی کاک مەسعود و پارتی دیموکراتی کوردستان ڤیتۆیەکی زەق و ڕوونیان هەیە لەسەر کەسایەتی دکتۆر بەرهەم. ئەوە هۆکاری سەرچێکە ئەو دوو لایەنە ناگەنە ڕێکەوتن. یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەروەکو لەم ستۆدیۆ پێش چەمانجێک باسم کرد ئەگەر بێت و لە پۆستی سەرۆک کۆمار و حتا لە خودی دکتۆر بەرهەمیش نەرمی پیشان دەیان تەنازول بکە یان بیگۆڕی ئەوە شکستێکی گەورەی حزبی و ناوخۆی حیزبەکەی ئەوە دەبی توش دەبی دووچار دەبتەوە. بۆیە زۆر زۆر زەحمەتە لەو کات و ساتێک کە ئێستاش دیارە زیاتر هەلەکە و فرسەتەکە و هەروەها زیاتر هیوایەکان بەرەو ئەوەی دەچن کە یەکێتی نیشتیمانی کوردستان شانسی زیاتر بی پێم وانیە کە ئێستا پاشە کشە بکە و دکتۆر بەرهەم بگۆڕێت لەو کات و ساتەدا. باشە بە بۆچوونی بەڕێزت ئێستا دکتۆر بەرهەم لە هەمویان چانسی زیاترە یاخود ئەگەری ئەوەش کە بربژێرێکی یاو بەش هەبێت هەیە یاخود ئێستا یاخود کاندیەکەی پارتی ئێستا چانسی نەماوە؟ خۆی تا ئێستا هەروەکی لە هەندێک وەکو پێی جوشتەکان باز دەکەن ئەم پێم وایە وەکو زانیاری تەواو تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازی نییە بە گۆڕینی دکتۆر بەرهەم و ڕازی نییە بە بوونی کەسایەتێکی تری حتا ڕێکەوت ئەگەر لە ناو لەسەر یەکێتی حساب کرێ هەرچەندە ناوی دکتۆر لەتیف و چێو شێ دەینێ بەڵام پێم وایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو فرسەتەی ئێستا بە ئاسانی لەدەست نادا بە بوونی شانسێکی گەورەی دکتۆر بەرهەم بەبوونەوە بە سەرۆک کۆماری عێراق. بەڵێ بەڵێ باشە بەس وەکو بڵێن داواکاری ئێستا کە پارتی یەکێتی ناتوانە سەرۆک کۆماریش یەکلا بکەنەوە هیچ داواکاریەکیان دەبێت بۆ پێکەنانی حکوومەت یاخود ئەوەندە لاواز بوون کە ناتوانن ئەو داواکاریان هەبێت؟ کاک حەچیم جێم لە پرسیارەکە نەبوو چکە دووسێ دەنگ لە ناوجێمێ بە داوا لێبوردن دەکەم نازانم. بەڵێ بەڵێ ببوورە پرسیارەکەمانەوە بوو ئێستا کە لەسەر سەرۆک کۆمار ئێستا کە لەسەر سەرۆک کۆمار ڕێک نەکەون پارتی یەکێتی دەتوانن هیچ داواکاریەکیان نەبێ بۆ پێکهێنانی حکوومەت و کارنامەی حکوومەت؟ پێم وایە ینی یەکێتی لە بەغدا سەرۆکایەتی کۆماری دەوێت کاک حەچیم وە پارتیش لە بەغدا ئەو ڕێککەوتنی دەوێت لەسەر مەسەلەی زیاتر نەوت و غاز و هەروەها هەندێک مەسائل کە پێی وابی کە سەرکردایەتی پارتی بۆ حکوومەت یاریێمی کوردستان پەرە و پێودا و سەرکەوتوبی و بەردەوام بی. پێم وانە نەیەکێتی نە پارتی زۆر ئیشی گەوریان هەبی لە بەغدا. بەڵێ بەڵێ ماوەسا بەڵێ زۆر باشە بەس وەکو داواکاری تێکەڵ دەبن بەڵێ ئەگەر هاوکارانمان ئەو دەنگە بۆ مامۆسایاسین نەڕواتەوە بەڵێ بەڵێ مامۆستا ئەو دەنگەی ببڕن زەحمەت نەبی لای من. بەڵێ 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 باشە بەس وەکو داواکاری ئێستا بۆ بەشداری کرد لە حکوومەت داواکاری پارتی وتت پەیوەندی بەنەوتەوەیە ئەگەر بەشداری بکە یاخود باز لە ئەگەری بایکۆتی پارتی دەکرێت لە دانیشتنی پەرلەمانی عێراق؟ ئەگەر ئەو سەردانەی کاک مسرور بارزانی بۆ بەغدا سەرکەوتنێکی بدەستبنی کە پێم وایە تۆزێک سەرکەوتنی باشی دەبی و هەندێک خاڵەیە کە پارتی دەیەوێت لە حکوومەتی ناوەندی عێراق ئەو دەچ لەو حکوومەتەی ئێستا چ لەو حکوومەتەی داهاتوو دەبێ
پێم وانەیە پارتی بربەستی وا دروستکە بۆ پێکێنانی حکومت لە بەغدا ئەگەر هەموو ئامانج و ئەوەکانی نێتەزی یان هەموو داواکاریەکانی نێتەزی بۆیە پێم باوایە کە پارتی دموکراتی کوردستان زیاتر ئامانجەکانی لە ناو کوردستانە و پەیوەندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر حکوومەتی ناوەندی ئەگەر وەکو باسم کرد ئەو سەردانەی کاک مەسرور بارزانی بۆ بەغدا سەرکەوتنێشی ئەگەر تا ئەندازەیەکیش بی ئەوە پێم وایە پارتی بە ئەرێنی مامەڵە لەگەر ئەو وەزعی تازەی بەغدا دەکا و نابتە بربەستێک و نابتە مانعێک لە بۆ دروستکردنی حکوومەتی تازەی عێراق. سوپاس دەکەم دکتۆر، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت ببوورە درەنگ هاتینە لای بەڕێزت. دەمەویستەرنجی بەڕێزی بزان بەسەر ئەو کەسێک کە دەستنیشان کراوە. بەڵێ ئەو کەسێک کە دەستنیشان کراوە بۆ کاندیدی سەرۆک وەزیران کەسایەتێکی چۆنەوە پێتان وایە دەتوانێت حکوومەت پێک بێنێت؟ هاوپەیمانی ئیتار پاکێجێکیان ڕێک خستو بۆ پێکێنانی حکوومەتی عێراق و پاکێجش بریتیە لەوەی ینی بەر لەوەی کە سەرۆک وەزیران کاندیدی پۆستی سەرۆک وەزیران دیاری بکەن ئەوان هەوڵی ئەویاندا کە سەدر ڕازیکەن بێتە ناو هاوپەیمانێتی پێکێنانی حکوومەت و پاکێجی ئەوان ئامادەیان کردووە کە حکوومەتی داهاتوی عێراق پێک دێت لە 22 تا لە 20 تا 22 وەزارەت کە لەوانە 12 وەزارەت بڕیار وایە بۆ هاوپەیمانی شیعە بێت وەلەو 12 وەزارەتەش بڕیار وایە 6 وەزارەتی بدرێت بەس سەدریەکان و هەوڵی ئەوە بە قەناعەتی پێ بکەن کە بەشداری لە حکوومەتەکە بکات و 6 وەزارەتیشی بۆ ئیتاری بکەن بێت. بەڵام لە ئێستا کاندیدی سەرۆک وەزیران بە دیاریکراوی کاندیدی سێ بەرەی دیاریکراوی شیعەکانە و گزارش نییە لە ڕای مقتەدا سەدر و هەر کاندیدێکی سەرۆک وەزیران شەگەر بێت لەلایەن مقتەدا سەدرەوە ئۆک نەبێت یاخۆ گڵۆپی سەوزی بۆ هەڵ نەکرابێت بە دڵنیاییەوە ناتوانێت ببێت هەم بە سەرۆک وەزیرانی عێراق وەگەر بێت و ببێت بە سەرۆک وەزیرانیش هەمان عەبدولمەهدی بدەوێت بۆیە لە ئێستادا ئەگەر چی لە ڕواڵەدا کەسێکیان دەستنیشان کردووە بۆ محەممەد شیع سودانیە و محەممەد شیع کەسێکی زۆر نزیکە لە مالیکیەوە نزیکتر بڵین کەسێکی یەکێکە لە سەرکردەکانی هەڵپەیمانێتی دەوڵەتی یاسا و حیزبی دەدەداوە و کەسێکی زۆر نزیکە لە مالیکیەوە بۆیە بە دڵنیاییەوە هەر لە ئێستاوە چەند سەرکردەیەکی دیاری سەدریەکان وەکو تەنز ئامادەیان بە بەناوی محەممەد شیع سودانی داوە ئاماژەیان بۆ کردووە کاندیدی ئەوان نییە وە چانسی بۆشی نییە ببێت بە سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق و وەڵبژاردنی پۆستی سەرۆک وەزیرانی عێراق وەکو لە خولەکانی ڕابردوودا بینیومانە زۆر جار لە خولەکی هەشتا و لە خولەکی 92 یەکی گەمەکەدا گۆڕانکاری بەسەر دەدادێت و ئەمە ئەوەی بدوێنێ کە هاوپەیمانی ئیتار لە دوای کۆبوونەوەکە و وەڕاگەیاندنی ناوی محەممەد شیع لەمڕۆدا وەکو کاندیدی پۆستی سەرۆک وەزیران بیانی تەنها هەوڵێکە بۆ خۆت تاقیکردنەوە بۆ ئەوەی بەلایەنەکانی تر بڵێنەوە کاندیدی ئێمە ئامادەیە بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق و تۆپەکە فڕێ بدەن
گۆڕەپانی کورد و سەدرریەکانەوە کە بە دڵنیاییەوە لەو گەمەی ئیتار ئەوەی زیان سەرەکی دەکات. سپاس دەکەم دکتۆر دێمە وڵات. مامۆستا یاسین سەبارەت بە سونەکان ئەوان ئێستا ئامادەن بۆ بەشداریکردن لە حکوومەت بێت لە پەرلەمان بێت و ئەو هاوپەیمانەتێک کە پێشتر لە نێوان سونەکان و پارتی لەگەڵ سەدر هەبوو دوای کشانەوەی سەدر ئەو هاوپەیمانێتش نەما؟ پێم وانێ هاوپەیمانێتە پاش کشانەوەی سەدر چونکە هێزی هاوپەیمانێتەکە لە بوونی سەدر بوو بە کشانەوەی سەدر لەو هاوپەیمانێتە پێم وانە هیچ ئەوە بووە بە ئەوەی بە بەڵگەی کە ئەمە دەبینین چلایەنە سونەکان و چ لە لایەنی پارتی دیموکراتی کوردستان بە جیا وتوێژ و دانیشتن دەکەن لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی ئەوە ئەومان بشە. بەڵام دیارە سونە گرفت و داواکاریان کەمترە لە پارتی. گەورەترین داواکاری سونە ئێستا ئەوەیە کە حەلبوسی لە شوێنی خۆی بمینێتەوە. ئەمنیش پێم وایە کە لەو قۆناغەدا چوارچێوەی هەماهەنگی دەست بۆ حەلبوسی نابن چونکە ئێستا لەو قۆناغی زۆر پێویستیان بەبوونی حەلبوسیە کە زیاترین کورسی سونەکانی لەگەڵا بمینێتەوە. ئەوانی تر کە لەگەڵ حەلبوسین وەکو خەمیس خەنجەریان هەندێک لایەنی بچووکی تر پێم وانە ئەو کاریگەریان هەبی لەسەر بڕیاری سەرکردایەتی سونە. بۆیە گرفتەکانی سونە زۆر کەمترن وەکو باسم کرد زیاتر مانەوەی حەلبوسی و پێکهاتن لە نێو خۆیان چونکە هەندێک پۆستی وەزارەت و شتیوا دەبی لە حکوومەتی داهاتوو بە تایبەتی وەزارەتی بەرگری کە ئەوەی سونەیە یان کە بەشی سونەکانە پێم وایە دەبی حەلبوسی و خەنجەر لە نێو خۆیان پێک بێن لەسەر ئەو وەزارەتە و چێ دەکەن بە وەزیر لە وەزارەتی بەرگری. بەڵام داواکاریە زیاترەکە لەلایەن کوردە وەکو باش کرد جەنابیشت پاش وەکو باش لە بیدایەتیش باسم کرد کە کشانەوەی سەدر وای کرد کە چ سونە چ پارتی دیموکراتی کوردستان وەکو لایەنی کوردی بە تەنها و بە جودا لەگەڵ شیعەکان لەگەر چوارچێوەی هەماهەنگی گفتوگۆ بکەن لەسەر مەسەلەی حکوومەتی داهاتوو. بۆیە پێم وانە هەروەکو دڵنیاتان دەکەم و تاکیدش دەکەمەوە کە سونە گرفتی وا دروستکەن بۆ پێکەنانی حکوومەتی عێراقی داهاتوو کەسایەتی سەرۆکی حکوومەت پێم وانە زۆر گرفتی بۆیان. باڵە بەس داواکاریان هەیە یاخود ئەوانی جۆکۆ کورد ئێستا دابەش بوون ئەو ناکوکە ناوماڵی سونەکان ئەوانیشی لاواز کردووە ئەوە لە ناوماڵی شیعەش هەر بێگومان دابەش بوون هەیە. پێم وایە کە سونەکان کەمترین گرفتیان هەیە چ لە شیعات لە کورد وەکو باسم کرد خەمی گەورەی سونە مانەوەی محەممەد حەلبوسیە لە سەرۆکایەتی پەرلەمان و هەروە ئەو چەند بەشە وەزارەت و ئەو وەزارەتانەی لە حکوومەتی داهاتوو دەکرێتە بەشی سونە دەبی لە نێو خۆ پێک بێن. ئەمە پێم وایە گرفتی گەوریان لەسەر وەزارەتی بەرگری دەبی کە پێم وایە حەلبوسی لە دوایین ئەوەی حەلبوسی نەرمی پیشان دەدا و ئەو وەزارەتە دەکرێتە بەشی ئەو جەماعەتی خەمیس خەنجەری. بۆیە پێم وایە کە سونە زۆر گرفتیان نیە و بە ئاسانی لە نێخۆ پێک دێن. ئەوەش لەبیر نەکەین کە سونە پاڵپشتی دەرەچیان باشتر هەیە لەوانی تر مەسەلەن تورکیایە ئەوە دەوڵەتەکانی کەنداون کەوا دەکەن سونە زۆر پەرت و بڵاو نەبن کاوە شۆکارێک بووە کە هەتا ئێستا بەردەوام بن و پێم وایە دەبتە هۆکارێکی گرنگیش کە بەردەوامیان لە پرۆسەی داهاتوویان لە پرۆسەی تازەی عێراق هەروە بڕوە. بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک دوای ناوبڕەکە دەینەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر.
جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی، هەمیشە نوێگەری، دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا. دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا. جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین. لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە. تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە، هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەندی نییە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. مامۆسایاسی سەبارەت بە کۆبوونەوەی پەرلەمان بەڕێز پێ دوای هەفتەی داهاتوو کۆبوونەوەکە دەکرێەوە کێشە دروست نابێ بۆ بەتایبەت هەڵبژاردننی سەر و کۆمار کە پێشتر نەدەتوانرا 220 پەرلەمانتار ئامادە بێن لایەنەکان ڕێک نەرکەوتن. ئەم جارە کێشە دروست نابێت لەمڕۆوە؟ پێم وانە کێشەی وا دروست بی ئەو کاتێکە کاتێک دادەندرێ بۆ دانیشتنی پەرلەمان بۆ سەرۆکاتی کۆمار، ینی تاکە لایەن کە پێم وایە ئەگەر هەر ناڕازی بی و بەشدارنەوی پارتی دیموکراتی کوردستان دەبی، بەڵام پێم وایە کە هەمە چوارچەوەی هەمانجی کە زیاتر لە 137 یانی ئێستا چەند لایەنی تریش لەگەڵ یانن، پێم وانە سونەکان بایکۆتی ئەو دانیشتنە بکەن. بۆیە پێم وایە کە زۆر زەحمەت نابی کە 220 دەنگ کۆ بکەنەوە، کە 220 دەنگکە لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار کۆکراوە دیارە هەنگاوی داهات و ئاسانتر دەبی، چونکە بۆ دەستنیشانکردنی سەرۆک وەزیران 166 دەنگ پێویستە، 220 نییە وەکو سەرۆکایەتی کۆمار. پێم وانە ینی هیچ بربەستێک هەبێ لە ئەگەر دیاری کرا دانیشتنەکە ئەو سەیەکەی کە پێشتر هەبوو کە نەیدەهێشت کۆبوونەوەی پەرلەمان بکرێ بۆ سەرۆکاتی کۆمار، پێم وانە دووبارە پتۆلم خۆناغا. بەڵێ باشە. سەبارەت بە کاندیدی ڕاستپێردراو بۆ چوونی دیارە سەبارەت بە کێشەکانی عێراق بێ، پەیوەندیەکانی لەگەڵ سونە بێ، لەگەڵ کورد بێ، بۆ چوونی دیارە بۆ چوونی چۆنە ئایا بەرامبەر کورد چۆنە بەرامبەر سونەکان پێشتر بڵێن پەرلەمانتار بووە وەزیری مافی مرۆڤ، وەزیری کاروباری کۆمەڵاتی و وەزیری بازرگانی بووە بە وەکالەت، وەزیری پیشەسازی بووە بە هەمانشە بۆ وەکالەت. کا حەچیم کە وەزیرە یان کە پۆستێشتری هەیە زۆر زۆر جیاوازە لەوەی کە سەرۆکی حکوومەت بێ. دیارە سەرۆکی حکوومەت کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان دەبی و زۆربەی هەرە زۆری ئەو بابەتە هەستیارانەی کە لە عێراق هەیە لە ژێر دەستی دەبی، ناکرێ ئەو کەسایەتە لەسەر ئەوە پێوین کە پێشتر وەزیر بووە یان پۆستێشتری هەبووە کە زۆر نزمە لە سەرۆکایەتی حکوومەت. ئەم پێم وایە کە هەڵبژاردننی کەسێک وەکو بەڕێز سوودانی لە ڕیزی دووەمی سەرکردەکانی هەوانجی کە دیارە دیسان بڕیارە هەستیارەکان و سەرچەکان دەگەڕێتەوە بۆ لایەنە سیاسەکەی بەدەست ڕیزی یەکەمی سەرکردەکانی چوارچەوەی هەمانجی دەبی. بۆیە پێم ینی بە خودی خۆم پێم وانە کە ئەم برادەرە کاریگرێکی وای هەبی یان ڕۆڵێکی وای هەبی بۆ چارەسەرکردنی کێشەکان، مەگەر فشارێکی دەرەچی نەبی بە تایبەتی فشاری ئێرانی کە بێوێ لە عێراق تۆزێک بارودۆخەکە ئارامتر بێ، چکە هەمان باش دەزانین کەمانەوەی چوارچەوەی هەمانجی و خاڵی بەهێزی چوارچەوەی هەمانجی ئەو چاودێریەی ئێران بۆ لەسەریان لە ماوەکەی ڕابوو نەیهێشتێ پەرد بن و بڵاو بنەوە. بۆیە پێم وانە کە ئەو کەسایەتە ئەوها بە ئاسانی بتوانی ئەو کێشە هەڵپە سێورانە لە کێشەکانی عێراق کە لە نەبوونی خزمەت گوزاریە، لە نەبوونی زۆر لەوەی کە پرۆژەکان هیچ نینە لە عێراق کەوها بە ئاسانی ئەو بکە. هەرچەندە چوارچەوەی هەمانجی دیارە شیعاری لە ئەوەی ینی کاوە دەکە کە دەبێت حکوومەتێکی خزمەت گوزاری هەڵبژێری. ئەگەر ئەوە بک پێم وایە تا
تا ڕادەیەکی باش دەتوانێت شەقامی عێراقی چ لایەنە سیاسەکانی تکە ڕازی بکە و تا ماوەیەکی چاک ئەو حکوومەتە بەردەوامبی کە من پێم وایە پێم ئەستەما ئەسڵەن یەکەم لە دروستبوونی دوای لە بەردەوام بوونی. بەڵێ بەس ئەو کاندی کێسە دەستیان کراوە بۆ سەرۆک وەزیران جێ ڕەزامەندی ئێران و ئەمریکیەکانیشە جێ ڕەزامەندی هەردوو لایەنە بڵین ئەو کاندیدە ئێران دڵنیایی ڕەزامەندی ئێرانە تا ئێران ڕەزامەندی نەدە چوارچێوەی هەمانجی ناتوانانی کەسایەتێک بربژێرکەوە ینی شتێکی ڕوون و ئاشکرایە بەڵام هەڵوێستی ئەمریکیەکان تا ئێستا دیار نیە هەرچەندە باڵێزی ئەمریکای چەند ڕۆژێک پێش ئێستا لە عێراق باسی کرد کە ئەوان هیچ عیلاقیان یا پەیوەندیان نابی و دەست ناخەنە ناو کاروباری پێکێنانی چ حکومەت سەرۆکایەتی کۆمار بەڵام پێم وانە ئەو شتە ڕاستبووی سەرۆکایەتی حکومەت لە بۆ ئەمریکای پۆستێکی زۆر هەستیار و گرنگە بۆیە پێم وانە ئەگەر بێت و لایەنی ئەمریکی ڕازی نەکرێ ئەو برادەرەیان چوارچێوەی هەماهەنگی بتوانن سەرکەوتوو بن لە پێکێنانی حکومەت ڕازیبوونی ئەمریکا کە وەکو کاریگەرێک یان خاڵکی کاریگەر یان هێزێکی کاریگەر لە عێراق هەتا ئێستا بەردەوامە و عێراق زیاتر هەر ئێستا هەر پێویستی بە بوون و بە هەژمونی ئەمریکا هەیە بە تایبەتی لەسەر زۆر لایەنەکانی لایەنە سیاسیەکانی عێراق بەڵام پێم وایە کە وەکو سەرۆک کۆمار سەرۆکایەتی حکوومەتیش دەبی لەو قۆناغی چ ڕەزامەندی ئێران چ ڕەزامەندی ئەمریکای لەسەر بی هەروەکو باسمان کرد دیارە ڕەزامەندی ئێرانی لەسەرە چکە پێم وایە کە مەرجەکانی ئێران جێبەجێ دەکرێت و هەژمونی ئێران بەردەوام دەبێت کاتێک کەسایەتێک لە چوارچێوەی هەمانجی سەرۆکایەتی حکوومەت بکە و هەروەکو لەو کەسایەتەکانی پێشتر دیتیتمان بەڵام لێرە دەمێتەوە سەر هەڵوێستی ئەمریکای کە پێم وایە لەو ماوەی دادێ لە سەرکەوتنی ئەو کەسایەتیە بۆ پێکەنانی حکوومەت لە ماوەی ئەو سی ڕۆژەی کا پێی دەدرێ ئەلەوێ زیاتر کاریگەری و جێدەستی ئەمریکا بەدیار دەکەوی. بەڵێ وەکو مختەرا سەدر بەڕێزت ینی پێ وایە ئەگەر ماوەی پێنادەن بەو کاندیدی سەرۆک وەزیران تا حکوومەتەکەی پێک دێنێت و ئیش و کار بکە بەم زوانە ڕەت دەکرێتەوە ئاوا بە زووی لەلایەن سەدیرەکانە چەنداوان لە پەرلەمان نەماون بە زۆکو بڵێن فشاری شەقامیش بێ ئەگەر دروست بکەن بەم زوانە ڕەت دەکرێتەوە یعنی کە ئەگەر ڕاست پێدرا لەلایەن ئەگە سەرۆک کۆمار با بڵێن ئەوە هەنگاوەکان وایە سەرۆک کۆمار هەڵبژێردرا سەرۆک کۆمار محەممەد شیا سوودانی ڕاست پێرد بۆ پێکێنانی حکوومەت کەسی ڕۆژی لەدەست ئەمن پێم وایە ینی بە بۆچوونی خۆم کە سەدر لە ڕێگای شەقامەوە ناهێڵی ئەو حکوومەتە پێک بێندرێ و ئەو حکوومەتە دیسان دووچاری ئەو دەبێت کە کاتێکی دیاری کراوە بۆ هەڵبژاردن دووبارەبوونەوەی هەڵبژاردن کە ئامانجی سەرەکی سەدرە لەو قۆناغا کە دیسان دووبارە هەڵبژاردن بکرێتەوە لە عێراق. باش وەکو مەرجعیتی شیعەکان عەلی سیستانی هیچ بۆچوونێکی لەبارەی پێکەنانی حکوومەت یاخود لەو ماوانەدا بۆچی جۆرێک لە بێدەنگی هەڵبژاردووە نەسەردان هەیە بۆ لای نە قسەیەک لەبارەی پێکەنانی حکوومەتەوە کاندیدی سەرۆک وەزیران دیارە سیستانی ئەمە هەمومان دەزانین کە دوورە لە سیاسەت وەکو کەسایەتی خۆی بەڵام کوڕێکی هەیە بە ناوی محەممەد ڕێدا سیستانی ئەو زیاتر سەرپەرشتی و ڕاو بۆ چوونی مەرجعیەت زیاتر دەگەینی بە پێی زانیارەکانم ئەوڕۆ کە محەممەد ڕێدا سیستانیش ڕازیە و محەممەد شیع سوودانی قبوڵە بە ئەوەی کە پاڵێوراو بێ بۆ پێکەنانی حکوومەتی عێراقی داات و ئەو ڕازیبوونەی کوڕی سیستانی پێم وایە پانەرێکی باش دەبی بۆ ئەوەی کە ئەو برادرە بتانی ڕاست پێدرێ لە پەرلەمان بەڵام بەکو باسم کرد کە تەحەدی گەورەی ئەو برادرەوە هەموو هەمایانجی لەو سی ڕۆژە دەبی کە پاش ئەوەی ڕادست پێدێ و ئایا سەدر لە ڕێگای فشاری شەقامەوە هەروەکو دیتمان لە نوێژی جومعەی پێش دوو هەفتە ئایا سەدر ڕێگا دەدا ئەو حکوومەتە پێک بهێنرێ بە تایبەتی ئەو کەسایەتی هەروەکو باسمان کرد کەسایەتیەکە کە با بڵێن ڕووی دووەمی مالیچیە و پاڵێوراوی مالیچیە ئەمن وەکو باسم کرد زۆر پێم سەخت و پێم زەحمەتە کە بتوانێت ئەو حکوومەتە پێک بهێنی. باشە بەس وەکو عەلی سیستانی بەڕێزت وت دێستە تەداخول ناکە وە قسە شەبوو لەسەر باری تەندروستی و ئەوانەی کاریگەریەکی نیە ئێستا لەسەر پێکەنانی حکوومەت نەخێر کاک حەکیم هەموو دەزانین کە سیستانی لە بارودۆخێکە احتیمالە نەتوانی قسە بکرێت نەتوانی کەس ببینێ نەتوانی بەدوچوونیان متابعی ئەخبار و شتیوا بکەوە ئەوە واقعەیەکە خۆ نابی خۆمان پێ ئەوە بکەین بەڵام وەکو باسم کرد
کوڕەکەی کە جێگرەوەیتی هەتا ئێستا محەممەد ڕێضا سیستانی کە ئیدارەی ئیشەکان و کاروباری مەرجعیەت دەکا تا ئێستا وەکو باسم کرد هیچ ئەوە چی نییە هیچ مانعەتی نییە هیچ ئەوەی نییە کە محەممەد شیع سوودانی ڕاست پێدرێت ئەوە پێم وایە وەکو باسم کرد پانەرەی باشە بەڵام وەکو خودی کەسایەتی سیستانی دیارە لە دەرەوەی بازنەیە لە مەسلەی سیاست و ئەو بابەتانە باشە وەک لایەنە کوردیەکان پارتی و یەکێتی تا چەنە دابەشبوونەی کە هەیە وای کردووە لاواز بن چی پێشتر پارتیە بوو ئیتیفاقیە بوو لەگەڵ سەدرەکان شتێکی بۆ کورتیانە بوو ئەوەی یەکێتیش هیچی تیانە بوو ئەو دابەشبوونەی پارتی و یەکێتی وای کردووە کورد لە بەغداد لاواز بێت بۆ پێگەی هەرێم لاواز بێت بەدڵ نییە پێگەی هەرێم زۆر لاوازە لە بەغدا نەک هەر لە بەغدا ئەو دووبەرەچیە و ئەو ناکۆچە تاکە کەسی و حزبایەتی و بە ئامانجی حزبایەتی لە نێوان پارتی یەکێتیە هەتا ئەوەی کردیە کە شوێنی یان مەکانەتی هەرێم و کوردستان لە هەموو شوێنێک لاوازی بەداخەوە نەک لە بەغدا ئەوە دەبینی کە چەند کۆنگرەی نێودەوڵەتی دەکرێت کە چەند چالاکی گەورە دەکرێت ینی کورد لێ بەشدانیە هەرێمی کوردستان لێی دوورە پێشتر دەمادیت کە پایتەختی هەرێمی کوردستان چەند سەرکردە و چەند وەزیر و ئەوەی زۆر وڵاتان ئێستا ڕووی تێ ناکەن بەداخەوە ینی دیارە مرکزیەتەکە فعلا گەڕایتەوە بەغدایە کە یەک لە هۆکارە سەرچەکانی لاوازی پێگەی هەرێمی کوردستانە کە هۆکارە سەرچەکەی ئەو ناکۆچی و دووبەرەچەی لە نێوان پارتی یەکێتی هەیە لە پارتی یەکێتی تا ئێستا لەسەر پۆستی سەرۆک کۆمار ناکۆکن لەسەر ئامانجە نیشتیمانیەکان بەداخەوە ینی هیچ هەتا ئێستا هەر باسشی لێ ناکرێت ئەوەی کە باسی یەکێتی پارتی دەکەیان گوێمان لەگەڵ عەرەبەکان لەگەر شیکارەوە سیاسی عەرەبیەکان یان لەگەر ئەو نوێنەری ئەو لایەنە سیاسی عەرەبیەکان باسی یەکێتی و پارتی ناکەن لە ئامانجی گەورە و نیشتیمانی یان داواکاریە گشتەکانی هەرێمی کوردستان باسی ئەوە دەکەن کاکە ئێوە وەکو یەکێتی پارتی پێک بێن لەسەر پۆستی سەرۆک کۆمار بەداخەوە ئەو باسم کرد ئەو دووبەرەچی حزبیە وای کردیا پێگەی کورد زۆر لاوازبی لە بەغدا و هیچ بڕیارێکی وای هەستیار نەتوانی کورد خۆی وەکو پێشتر کە هەبوو یەک لاکەرەوەبی لە بەغدا ئەوە تا شیعە دەتوانن بەبێ یەک هەڵوێستی کورد حکومەت تەشکیلکەن یعنی ئەوە یەکێتی لەگەڵ یانە ئێستا پارتی ئەگەر بەشداریش نەکات و ئەگەر ڕازیش نەبیبەوە ئەوان دەتوانن بەپێی زیادەی یان زۆرینەی پەرلەمانی کایتیان لە ئەنجومەنی نوێنەری عێراق ئەو شتەی بیانوێ تێپەڕێنن کەواتە ئەوە مانای ئەوەیە کە پێگەی کورد و پێگەی هەرێمی کوردستان بە تایبەتی لەو خۆناغەدا بەداخەوە زۆر لاوازە باشە بەزۆکو ئەگەری پۆستەکان ئەگەر لەسەر سەرۆکۆمار ڕێک نەکەون پێدوایە جگە لە سەرۆکۆمار کێشەشیان هەیە لەسەر وەزیرەکان ئێستا سێ وەزیری کورتێ لە کابینەکەی مستەفا کازمی لە کۆی 22 وەزارەت کە دوانیان پارتی و یەکیان یەکێتی کێشیان دەبێت لەسەر وەزارەتەکانیش جگە لە سەرۆکۆمار خۆی پاکێجی یەکێتی و پارتی لە دابشکردنی پۆستەکانی بەغداوەیە چێ سەرۆک کۆماربی پۆستە گرنگەکانی تر وەکو جێگری سەرۆکی پەرلەمان کە ئێستا شاخەوانە و ئەو وەزارەتە سیادیەی کە دەدرێتە کورد وەکو وەزارەتی دەرەوە کە ئێستا دکتۆر فوادە ینی وا لێ ڕاهاتین کە ئەگەر پۆستی سەرۆک کۆمار لەلایەنە کوردی بێ پۆستەکانی هەستیارەکانی تر زیاتر گرنگەکان لەلایەکەی تر دێ بەڵام ئەوە پێشتر با بڵێن بە ڕێککەوتن بوو تا ئێستا ئەو دوو حیزبە ڕێک نەکەوتن لەسەرەوە بۆیە پێم وایە ئەوە دەمینێتەوە سەر گفتوگۆکانی پاش ڕاستپاردنی سوودانی ئایا لەگەڵ یەکێتی و پارتی وەکو شیعە چۆن لەگەڵیان پێک دێن نەک وەکو هەڵوێستی یەکگرتووی یەکێتی و پارتی کە تا ئێستا نییە تا ئەو کات و ساتەی باشە بەس وەکو خۆت ئاماژە پێکرد یەکەم جا دەبێت سەرۆکۆمار دیاری بکرێ هەڵبژێرێ لە پەرلەمانی عێراق اینجا کاندیدی سەرۆکوەزیران ڕاستپێرێ لە ماوەی مانگێکدا ئەگەر ئەمە ڕووبدا تەمان سیناریۆی 2010 ڕووبدات کاریگەری چی دەبێت لەسەر پەیوەندەکانی پارتی و یەکێتی لەسەر بارودۆخی هەرێم و هیچ پەیوەندێکی باڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستانی شەوەیە و کێشەی سەرۆکۆمار کە بێتەوەیەوەی کە هەڵبژاردنەکەش دواخراوە یاری بەدڵنیایی پێک نەهاتنی ڕێک نەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار
دیارە بارودۆخی پەیوەندیەکانی هەردوو لای زۆر شلۆقاندی هەغەوای کریا هەتا لە ناو حکومت ناکۆک بن هەتا لە پرۆسەی دابشکردنی موچە ئەو وەزعی لە نێوان هەولێر و سلێمانی دەبینین کە بەداخەوە هەیە هەتا لەسەر هەڵوێستەکانیان هەتا لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەتا بگرە لەسەر کێشە بچووک بچووکەکانی کە لە هەرێمی کوردستانەیە دیارە باڵی خۆی کێشایە بەسەر هەموو کۆی پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتیان پێم وایە کە دەبوایە یەکێتی و پارتی دوور لە بە ئامانجە نیشتیمانیەکان کە هیوامان وا بوو کە لەسەر ئەوان شەڕ بکەن زیاتر نەک لەسەر شەڕە پۆست و ئەوانە بەڵام وەکو پاکێجێک و وەکو سەفقەچی سیاسی لە نێوانیان لەسەر بەغدا و هەولێر ڕێکەتبان کە وا بکرابایە بتواندرابایە کە تاریخێکی وا بەروارەی وا بۆ هەڵبژاردننی کوردستان دیارە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانیش تووشی بنبەست بووە بە دیاری نەکردنی یان ئەنجام نەدانی هەڵبژاردن لەو ڕۆژەی کە دیاریکراوەکەیەکی دەیە کە تازە تقریبان هەموو باز دەکەن کە زۆر دوورەکە لە ڕۆژێکی وا بتوانین ئێمە هەڵبژاردن بکەین بۆیە پارتی و یەکێتی لەو قۆناغا پێویستە وەکو دوو هێزی سەرەکی لە کوردستان وەکو دوو هێزی خاوەن چەک و هێز و دەسەڵات کە بگەنە ڕێکەوتنێک ئەگەر سەفقەیەکی سیاسیوی تا هیچ نەبی بەلایەنی کەمی هەرێمی کوردستان تۆزێک جێپێی خۆی بەهێزتر بکاتەوە بتوانرێت ئەو کێشانەی لە نێوان هەرێمی کوردستان ئەو کێشانەی لە نێوان خودی حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان هەیە و ڕاگررتنی چەند پرۆژە یاسایەک یان دیاری نەکردنی هەڵبژاردن یان ڕێگنەکەتن لەسەر سیستەمی هەڵبژاردن لەسەر ئەو یاسایە کە هەڵبژاردننی پێدەکرێت لەسەر ئەوەی مفەوزەی انتخابات لەسەر ئەو هەموو شتانەی کە جێی ناکۆکە لە نێوانیان هیچ نەبی لەسەر ئەو شتانە ڕێگکەون بۆیە هیوادارم کە یەکێتی و پارتی لەو چەند ڕۆژەی بتوانن ئەگەر بەکو سەفقەیەکی سیاسیشمی لە نێوە خۆیان پێکاتنەک و ڕێکەت نەکردن تاکو نیمچە هیوایەک بدرێ بە خەڵک و دانیشتوانی هەرێمی کوردستان باشە وەکو پێگەی پارتی لە دوایەوەی کە ڕێکەوتنەکە هەڵوەشاوەتەوە ڕێکەوتنی سێ قۆڵێکە لە پێکێنانی حکوومەت و لە بەغداش لە ناو پەرلەمان پێگەی پارتی و سوونەکانیش لاوازی بوو بۆ ئەوەی کە سەدر ڕۆشتۆتە دەرەوە لە پەرلەمان تا ئێستا بەدیانە ئەگەر کاک حەچیم ئەگەر تا ئێستا چوارچێوەی هەمانجی پێویستی بە یەک دەنجیشەیە پێویستی بە سونەیە پێویستی بە کوردە بە هەمووی چیەکێتی چپارتی بەڵام لە قۆناغی داهاتوو مەرز نییە ئەو پێویستی لایەنی شیعە بە کورد و بە سونە هەبێ ئەگەر توانیان حکوومەت پێک بێنن و حکوومەتێکی وابی و بە کۆنتترۆلی وەزعەکەی بکەنەوە پێم وایە مەرجەکانی خۆیان لەسەر کورد چ لەسەر سونە دیارە فەرز دەکەن بۆیە ئەو مەسەلەیە دەکەوێتە سەرکەوتنی لایەنە شیعەکان سەرکەوتنی بە تایبەتی چوارچێوەی هەمانجی لە پێکێنانی حکوومەتێک کە بتوانێت حکوومەتە هەم پێک بێندرێ و هەمیش بەردەوام بی ئەگەر توانیان بگەن ئەو قۆناغە پێم وایە کە زۆر منەتیان چ بە کورد چ بە سونە نابێ بەڵێ وەکو حکوومەتی تەوافقی ئێستاکە ڕێکەوتنی بڵین سێ قۆڵ شکستیەنە کە بانگەشەی حکوومەتی زۆرینیان دەکرد هەر حکوومەتە تەوافقی بڵێن بۆ کورد باش حکوومەتی تەوافقی حکوومەتی زۆر نێگەر پێک بات پێ مەترسیە بۆ سەر هەرێم ینی باشترین بژاردەی کورد کاک حەچیم کە یەک بن کاتێک کورد یەک دەبی یەک هەڵوێز دەبی نەکەر یەکێتی و پارتی بەڵکو هەموو ئەو حیزبانەی کە نوێنەراتیان هەرەوێ ئەوە هێزێک و پێگەیەکی گەورە بۆ هەرێمی کوردستان و بۆ کورد دروست دەکات بەدەستێنانی وەزارەتێکی سیادی یان حتا سەرۆکایەتی کۆمار ئەگەر کورد لە نێو خۆی یەک نەبوو ڕێک نەبوو ئەوە بەدڵنیە کە هەر لایەنیشتر بێ زۆر بە ئاسانی دەتوانی نێوانی کورد بکە و کورد لاواز بکە بۆیە زەمانەتی هێز و پێگە و بەهێزبوونی کورد و کە کورد بتوانێت فعلەن ژمارەیەکی تەواو و کاریگەر بی عێراق ئەوەیە کە کورد یەک هەڵوێز بی تا یەک هەڵوێز نەبوو حکوومەتی عێراقش پێک بێنی لایەنێکی کوردی وەزعی کوردستان و لایەنە کوردیەکان هەر لاواز دەمینێتەوە بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ یاسین عەزیز شارەزای کاروباری عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی داوا لێبووین لە دکتۆر سەنگەر سەید قادر دەکەین کەوا بڕیار بوو لەگەڵمان بێ بەڵام نەمانتوانی وەری بگرین بۆی گرفتێکەوە بەڵێ سوپاس بۆی بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ